گفتوگۆ لەسەر بابەتێکەکەین کە ڕەنگە زۆر بمان ڕوبەڕووی ئەم بابەتە بووبینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا حەزمان کردبێ تەواوی ڕۆژەکانی ئەو مانگە بە ڕۆژوو بین بەڵام ڕەنگە بەهۆی نەخۆشیەوە بووبێ ڕەنگە بەهۆی سەفەرەوە بووبێ بەهۆی ڕووداوێکی کتوپڕەوە بووبێ نەمانتوانی بێ تەواوی مانگەکە بە ڕۆژوو بین واتە ڕۆژووی لە دەستچوومان هەبێ قەرزار بین لە لای خۆمان ینی هەروە ئەڵین ئۆنە ڕۆژوو قەرزارم کە نەمگرتووەتەوە جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین با بزانین دواتر بە شێوازێک ئەم ڕۆژوانە پێویستە بگیرێتەوە و هەروەها کێن ئەو کەسانەی کە ئەم بەهانەیە شمولیان ئەکا ئەڵێ من فڵان نەخۆشیم هەیە ناتوانم بە ڕۆژوو بم ئێمە ئەمڕۆ گفتوگویەکی تەواو لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا عەبدولحەسیب بەرزنجی کە بەڕێزیان مامۆستای ئاینین و ئێستا لەگەڵمان ئامادەن مامۆستاگیان سڵاو لە بێتەوەم کاتت باش مامۆستاگیان مامۆستا باس سەرەتا هەر دەستپێک لەوە دەست پێ بکەین ئەو کەسانەی کە ئەڵێن نەخۆشین بە شێوازێکی گشتی ناتوان بە ڕۆژوو بن تەواوی مانگی ڕەمەزانەکە ئەوانەی کە ئەم بابەتە ئەیانگرێتەوە و ئەم بەهانەیە بۆ خۆیان ئەهێننەوە بە شێوازێکی گشتی کامانە سرتها بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه وله ربنا تقبل منا قيامنا وصيامنا ودعانا واذكارنا ولا ترد علينا يوم القيامة يوم الحسرة والندامة صلى الله ورحمته من أباني خواهي فرقال لأيوي برز بيشكشكار ولا بينراني خوشويس وروها وكاراني برز خواهي فرقال بۆ هەر ئومەتێک دروشم و شعائرێکی داناوە شعائر و دروشمی ئێمەش لەناو چوارچێوەی جێبەجێکردنەکانی فەرمانەکانی خوا سبحانه وتعالى وەروەها فەرمانەکانی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم خۆی بینێتەوە طبيعي لە یەکێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار پێمانە فەرمێت كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون واتە ڕۆژوو ئەی ئیمانداران لەسەر ئێوە بە واجب گێڕدراوە وەکو چۆن لەسەر ئومەتانی پێشی ئێوەش بە واجب گێڕدراوە بەو هیوایی یا بۆ ئومێدەی کە ئێوە کەسانێکی پارێزکار بنواتە خۆتان لە ناو حەڵاڵی خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بینەوە و توخن و دوورە پەرێزی توخن نەکەون دوورە پەرێز بن لە هەر شتێک کە خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بە حرامیان داناوە بۆ ئێوەیان ئێوان لێ ئاگادار کردوانە لەو سۆنگەیەوە هەر ئینسانی کاتێکە خوا سبحانه وتعالى ئەیهێنێتە حەدی بلوغ و ئەوەی کەوا تەکالیفی شەرعی ڕووی تێ بکات کەواتە یەکێک لەو دروشمانەی دینی خوای پەروەردگار یا بڵێن یەکێک لە پایەکانی ئیسلامیش ڕووی تێ ئەکات کە ئەگەر هیچ بربەستێک و لەمپەرێک لە بەردەمیان نەبێت وەکو بربەسانەی کەوا بڵێن بۆ نمونە خوا سبحانه وتعالى خۆی لە ئاەتەکە ڕوونی کردوتەوە کە فەرمێت فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخرى هل يكيك ليه وقر هاتو قشت مانجي بيروز رمضان وبابا الرجوع بيت بلا مقر هاتو لسفر أبو يعني خوش بو هل يكيك ليه بالرجوع أو كاتبا بيجرتوا رجكاني دواتر واتا أو كاتانيك خايف الرجال بواري بوارا سنة بلا مديارة إنسان كان جورا أو جورا خلقاني كان أما ديارة القرآن أمدو شوازين باس كراوة سفروا نخوشي يعني ئەم دوانە حتمما دێتە ڕێگەی ئینسان ئەمادا ئینسان لەم ژینگەی لە ژینگەی کابژی لە هەر ژینگەی لەو ژینگانەیە بژی تووشی نەخۆشیش هەبێت وەروە تووشی سەفەرکردن و بارگەونە پێچانەوە بۆ جێگایەک لە جێگاکان کە خۆی مەبەستێتیان ئەنێردێت ئەمانە دوو بربەسن لە بەردەمی ئینسانی ڕۆژوانە کە ئەتوانێت تایە بە ڕۆژدەم هەڵبەتە ئاعذاری کەشمان هەیە کە ئینشەڵا خوا بواریدا ئێمە باسی لێواکەین زیاتر باسی بڵێن ئەوەی کە خەڵکێک بڵێن قسەی لەبارەوە کات و پرسیارەکەی بە ڕزشان دەربارەی أو خلقاني كوان نخوشين خوا سبحانه وتعالى فرمتي فعدة من أيام أخر واتا بار روجو قلتنا وكي هل قلت بو روجاني دواتر أيام أخر يعني أيام بعد رمضان يعني بعد مضي رمضان هل كاتك الروج ما رمضان نجي لكاتي خويا وما نجي رمضان بيروز اشتيبري يقيشك أو كاتك أو كسب خوي أو عزرة أو بربسة أو لمبر لبردم يتبري ولا شو ولا نرى أو كاتت واني روجو كي بقدر تواني بەڵەوە شێوازەکەیەتی زۆر باشە مامۆستا زۆر کات ئەو کەسانەشی کە ناتوانن یاخود لە تەمەنیشان هەیە تەمەنەکەی وای کردووە کە
کۆمەڵە نەخۆشی درێژخایانی هەبێت لەوانەیە ئەم نەخۆشیە کاریگەری نەبێت لەسەری بەڵام دا و دەرمانەکەی ڕۆژانە پێویستکە کە پزیشکی بەڕێز و مامۆسایانی ئاینی ئێوەی بەڕێزیش کە خۆتان پێیان ئەڵێن کە بە ڕۆژومە بە بەڵام لە پای ئەوە تو ئەتوانی لە دوای مانجی ڕەمەزان بڕەپارەیەکە بەپێی ئەوەی کە لە ئاینی ئیسلامە هەیە بدرێ بۆ کەسانەی کە مستحقن ئەو کەسانی هەژارن ئەو کەسانی پێویستیان پێێتی پێمە خۆشە تۆ ڕوونکردنەوە لەسەرم بابەتە بێت طبيعي خوا سبحانه وتعالى وەڵامی ئەو پرسیارەش ئەداتەوانەیە بەڵام ئێمەش ئەکرێ بڵین وەکو بڵێ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بدەین بۆی کە بینەرانی بەڕێز و خوشکان و برایانمان لە مسلمانان و ئەوانەی کە ئەمان بین و ئەمان بیستن وەڵامیان دەستکەوێ خوای پەروەردگار فەرمێت وعلى الذين يطيقونه فدية يعني بۆ ئەو کەسانی کە ناتوانن بگرن يعني ئێطاقە لەگەڵ تاقەیە ژیایە ئێطاقە يعني مەشەقەت هاتنە ڕێگا لە کاتی ئەنجامدانی کارێکە بۆ نمونە مەسەلەن دایکێکی بەڕێزمان مامەیەکی بەڕێزمان خاڵێکی بەڕێزمان نەخۆشە عیلاجی بەردەوامی هەیە نەخۆشیەکی بڵێن درێژخایانی هەیە کە لە زمانی شەرع و عەرەبیا پێوتە نەخۆشی مزمین واتە بە پێی زەمانی تاوەکو ئەمرێت لە کۆڵی نابێتەوانە دکتۆرێکی بەڕێز بەپێی ئەوەی کە مەسەلەن هەموو تەشخیصاتێکی بۆ کردو هەموو فحوساتێکی بۆ ئەنجام داوە کە ئەم کەسە ئەگەر بێت و بە ڕۆژوو بێخوان خواستە زیانێک بە فڵان ئەندامی لاشەی ئەگات کەواتە ئەم کەسە ئەم دایکە ئەم مامەیە بدڵنیایەوە معذورە وخوای پەروەردگاریش ڕێگەی پێداوە کە فەرمێت والذین یطیقونه یعنی بۆ ئەو کەسانی کە مەشەقەتە لەسەریان مەشەقەتەکەیان زیانێک ئەگاتە جەستەیانەوە یان والحاصل بربەسێک و عوزرێکیان هەیە ئەفەرمێت با ئەوانە فیدیە يعني با وەکو بڵێ بەهاکەی بدەن فیدیەت و طعامی مسکین يعني بۆ هەرێکێک لەو ڕۆژانەی کەوا ئەو ناتوانێت بیگرێت قەیچێکە بە عیلاجەکانی خۆی بخات و مشکلێن تا خوای پەروەردگار دەرگای لێ کاتۆیان ڕەنگە تاوەکو مردنی شەد لە کۆڵی نەبێتەوانێ عیلاج وشان چونکە هەندێک نەخۆشەکە تێپەڕێنێ هەندێکیش هەیە تێناپەڕێن تا ئەگاتەوە بە خزمەتی خوای پەروەردگار ئەمە ئەکرێت بەپێی ژیان و گوزەرانی هەر یەکێک لەو کەسانە بۆ نمونە مەرجنی هەر کەس کە نەخۆش بوو هەژار بێت چونکە زۆر نەخۆشمان هەیە وەزعی باشە نەخۆشمان هەیە نەدار و هەژارە ئەو کەسانی کەوا بڵێن هەژار و نەدارن ینی لێژنەی فتوە هەمیشە بۆیان ڕوون ئەکاتەوانێ مامۆسایانی بەڕێز لە مزگەوتەکان و لە کاناڵەکان و لە وەرحاصل لە هەر شوێن لە شوێنەکانەوە بۆیان ڕوونەکەنەوە کە ئەم کەسە ئەتوانێت لە بری هەر ڕۆژێک فیدیەکەی بدات بۆ نمونە لە شەرعی خوای پەروەردگارەوە لە فەرمایشاتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و سلم ڕوونی کردوتەوانێت کە فەرمێت بە هەرێکێک بۆ لە بری نەگرتنەوەی هەر ڕۆژێک لە ڕۆژانی کەوا لە کیسی چووە بۆی ئەو نەخۆشیەوە مدێک جا هەندێک خەڵک ڕەنگە بە هەڵە تێبگات بۆ شەی مد مانایە کە تقریبا وەکو بڵین چەند واتایەک هەڵەگرێت یەکێ لەوانە مدە ینی ئەمەکە ئەو ئەم مشتە بەڵام ئەم مشتە ئەگە بڵین بۆ نمونە خواردن بدەی بە هەژار بەڕاستەکەی ناڵین کەمە لەبەرخوا بەڵام حەقی ئەو بابەتە نادا کە خوا سبحانه وتعالى مەبەستەکەی تایە ویست دەبڕە بەڵکو مد شتێکە وەکو سوراحی وهایە وەکو سوراحی خۆمان وایە کە کاتی خۆی پێوانەی پێکراوە پێوانەیەکە کە تقریبا 2 کیلۆ 480 تا 500 گرام ئەبێت یعنی بۆ هەرێکێک ئالەوانە ئەوەندە خواردن بدات لە قورئانەوە باسکرەوە لە فەرمونەی پێغەمبەری خوایشە صلوات و سلامی خوای لەسەر باسکرەوە کەواتە لە بری هەر ڕۆژێکەوە ئەم ئینسانە ناتوانێت بگرێت و عزرێکی هەیە ئەتوانێت مدێک واتە ئەو 2 کیلۆ نیوە خواردن بدات خۆ ئەگەر بێت و مەسەلا پارەکەشی بدات ئەوە دیارە قسەی لەبارەی خۆی ئەگەر کرا بڵێن ئێمە دوای پرسا لەوارە بێتە گۆڕێ ئێمە وەڵام دەین ئینشاء الله کەواتە ئەو کەسانە معذورن و دڵنیاش بنەوەی کە خوای پەروەردگار بە بەخشین یا بڵێن بە دەرکردن و ئەداکردنی ئەو مدە خواردن لە لەبری هەر ڕۆژێک کە 30 مدەکە یا 29 مدەکە هەچەنێکات ئەو مانگەکە خوایزانەکە چەندە دەرەچێت لە کۆڵی ئەبێتەوە ببوورە هەندێک هەژارن یعنی لەبەرەوەی کە ناتوانن لەبەر نەخۆشیەکەی ناتوانێت بە ڕۆژوو بێ و لەبەرەوەشی کە ئەو بڕەپارەیە یاخۆ بڕە خۆراکە بە نیەتی بیا لە تاوە بە ڕۆژووە بێت چکە ئەمە فەرزێکە لەسەری و بۆی قەرزار نەبێت ئایا ئەمانە چ ڕێگەیە بگرنەبەر هەمان چوارچێوەی وعلى الذين يطيقونه ئەیگرێت چونکە بەڵێ لە قورئانە باس نەکەوە بەڵێ لە فەرمایشاتی پێغەمبەری خۆیان صلوات و سلام خۆی باس نەکەوە بەڵام زانایانی معاصر یعنی باسییان کردو زانانی هاوشەرخ باسییان کردووە لەوە بۆ نمونە شێخ محەممەد عەبدەی کوردی کە لە وڵاتی میسر ژیاوە ڕەحمەتی خوای لێبێت واروها شێخ محەممەد ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت و هەندێکی کێش لەو جمال الدین ئەفغانی بابەتانیان شێخ یوسف قەرضاوی خوای پەروەردگار بەرەکەت خاتە تەمەنیەوە ئەمانە هەمیان باسییان کردو ئەمانە بابەتگەلێکن کە
شتانێکی هاوچەرخن لە قورآنە باس نەکراوە يعني بڵین لە قورآن و لە فرمودی پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام باس نەکرا بەڵام خۆ ئەکرێت ئیسلام ئێمە تەسک نەکەینەوە تەنها لەوەی کە بڵێن مادەم لە قورآنە باس نەکراوە کەسی کە بواری بۆ نەڕەخسا و باسی لێ بکات ئەوانە باسییان کردو مەسەڵەن ئەفەرمون ئەم کەلیمەی وعلى الذين يطيقونه يعني ئەگەر هاتو مەشەقەت بێ لەسەریان چونکە مەسەڵەن فڵانە کەس کرێکارە ئەگەر ڕۆژێ نەڕوات بۆ کرێکاریەکەی ڕەنگە داهاتی ئەو ڕۆژە گەر پێیانەکە قوتی ئەو ڕۆژە پێیانەکات تەئسیر کاتە سەر تێرنەبوونی خۆی و مناڵەکان و ئەو کەسانەی توان لەژێر ڕکێف و دەسەڵاتی ماڵەکەی ئەمە کەواتە ئەم کەسەش بۆی هەیە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەگەر هاتو نەبوو بوو بینی خۆی و خۆی پەروەردگار خۆی ئەزانێت کە بۆ نمونە منی کرێکار یان فڵانە کەسی کرێکار ئەگەر ئەمڕۆ نەڕۆم بۆ کرێکاری ڕەنگە خوانەخواسە هەم تەندروستیمان تێک بچێت و هەمیش خوانەخواسە سونعە و ئابڕوومان لەکەدار بێت بۆی هەژاری و نەداریمانەوە ئەو کاتە من ئەمڕۆ بە ڕۆژوو نابم هەڵێگرم بۆ ئەو کاتانی کە ئیش دەست ناکەوێن ئیشەکەم ئەوەستێت زەخیرەیەکەم ئەوە خۆی پەروەردگار لە نیطاقی وعلى الذين يطيقونه جێگەی کردوەتەوانێ ئەتوانێت ئەو کاتە بیگرێتەوە چونکە خوا سبحانه وتعالى فەرمی وعلى الذين يطيقونه فدية ئەوە فیدیەکەی ئەلبەتە دیارە قسە لەبارەی شەوکراوە کە ئایا بیگرێتەوانێ یان فیدیەکەی بدات ئەوەش دیارە پۆلێن کراوی شڵا گەرخرا قسەی لەبارەوە ئاکەین زۆر باشە مامۆستا بۆ ئەوانەی کە توانیان هەیە ڕۆژۆکان بگرنەوە بە نەخۆشیێکی کتوپڕ ڕەنگە لە مانگی ڕەمەزانە نایانتوانێت بێت تەواوی ڕۆژەکان بە ڕۆژوو بن دواتر پێویستەکە چۆنی ڕۆژەکان بگرنەوە ڕۆژەکانی هەفتە دیاریکراوە بۆ ئەوەی کە تێدا ئەو کەسە بە ڕۆژوو بێتەوە بڵێ ئەمە چووکە من زۆربەی کاتەمە بیستوە ئەڵێ وا پیرۆسترەکە لە فلان ڕۆژا بگیرێتەوە ڕۆژەکانی هەفتە دیاریکراوە یاخود بە هەموو کاتێکە توانێت ڕۆژەکان بگرێتەوە نەخێر هیچ ڕۆژێک بۆ ڕۆژوگرتنەوە بۆ قەزاکردنەوە ڕۆژوو دیاری نەکراوە ئللا زەمن دیاریکراوە زەمنەکەش مەبەست پێی ئەوەیە بۆ نمونە دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە خۆی باوکی بێ فەرمێت مثلا ئەو ڕۆژانەی کەوا لە ڕەمەزان وەکو هەر ئافرەتێکی ئاسایی کە تا گەنجە و هەندێک لە ڕۆژەکان بۆی ناکرێت بگیرێت بەهۆی ئەوەی کەوا نەخۆشی تایبەت بە ئافرەتانی خۆی هەیە من بە ڕۆژۆ نەبوو تا ئەکەوتم مانگی شەعبان واتە لە مانگی شەعبانە من ڕۆژەکەم قەزا کردو کە لە کورداری خۆمانە لە مانگی شەعبانە پێڵێ مانگی کوڵە مانگ یعنی مانگی پێش ڕەمەزان بۆ نمونە ڕۆژەکەی گرتوانێ وەکو دیاریکردن هیچ نەخە دیاریکردنێکی بۆ نەکراوە چونکە خوا سبحانه وتعالى لە زمانی عەرەبی پێوتێت ئوخار یعنی پێوتێت نەکیرە یعنی تعریف نەکراوە کە فلان ڕۆژ بێ بۆیە فەرمێ فعدة من أيام أخرى واتە ئیعادەکردنەوەی بۆ ڕۆژانی دواتر کام ڕۆژیانە ئەو خوای پەروەردگار خۆی ئەزانێت کە کەی ئینسانەکە تاقەتی هەبێت و زەمانەکەشی کە ئێستا ئاماژت پێکرد بۆ نمونە ئەگەر هەر تەواوی ئەو ساڵە نەخۆش بوونی توانی بگرێتەوە لە ساڵێکی تریشا ئەو ڕۆژوانە بگرێتەوە هەر ئەبێت یعنی ئەگەر ڕەمەزانی کەی بەبەستە بێتە سەرا یان هەر لە پێشەوەی بێ ڕەمەزان بێتەوە پێش ڕەمەزانێکی تر پێشەوەی ڕەمەزان بێتەوە گرنگەوەی ئەو ڕۆژێک کە ئەو چەند ڕۆژە ئایا هەرسی ڕۆژەکەی نەگرتووە ئایا چەند ڕۆژێکی لێ نەگرتووە پێش لەوەی بگاتەوە مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەر فرسەتێکە بۆ نمونە لە کورتە ڕۆژەکانی پاییزە لە زستانە لار کاتێکە خوای گەورە تەوفیقی دە پاشان خۆشی هیمەتی هەبوو بیگرێتەوانە هیچ ئشکالێکی تیان نییە بە مەرجێک ئەگەر بێت و ئەو عذرانەی کە شەرعی خوای پەروەردگار قبوڵیەتی لە ڕەمەزانە هاتوێتە ڕێگایە بۆیە ئێستا ئەوێت دوایی بیگرێتەوانێت زۆر باشە مامۆستا باسی یەکێکی تر لەو دیاردانە بکەین کە ئێستا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە زۆر کەسمان هەیە هەم بە پیاوان و هەم بە خانمانیش زۆر گرفتیان هەیە لەوەی کە ئەڵێ ئێمە کە بە ڕۆژوو نابین لەبەر ئەم هۆکارە لەبەر سەفەرە یاخو لەبەرەوەی کە نەخۆشین ئایا ئێمە چی بکەین ئەو بڕەپارەی کە پێویستە بدرێ چۆن بیین پرس بە مامۆستا ئاینی بکەین زۆر کەسەیە ئەمازانێ پرس بە ئێوەی بەڕێزەکە زۆر کەسەیە خەڵک خۆیەت ئەڵێ ئەو زەکاتە بە من یاخود ئەو پارەی کە تۆ بە ڕۆژوونەوەی بیە بە من ئەمە چۆن خەڵک بتوانێت هۆشیاری هەبێ لەسەری کە بزێ پارەکە چییە مستحقە بیا بەکێش طبيعي ئێمە لە قورئانی پیرۆزە یا بڵێن لە شەرعی خوای پەروەردگارە دوو جۆر دەرکردنی زەکاتمان هەیە یەکیان پێوتەیە زەکات الأموال ئەوەیە کە بە شێوازێکی بەربڵاو باسەکرێ مەسەلەن لە ئەموالی تیجاری و لەو بابەتانی کە ئینسان خوای پەروەردگار پێی بەخشیوە زەکاتێکیان پێوتە زەکات الأبدان واتە ئەو زەکاتەیە کە ئینسان ئەیدا ئەگەر مەبەست پێی مەسەلەن سەرفیترە بێت ئەوە دیارە ڕوونا ئەمما ئەگەر بێت و فیدیەش بێت هەر یەکێک لە ئێمە بە دڵنیاییەوە ئەو مەرجانەی کە لە قورئانی پیرۆزە خوا سبحانه وتعالى لە ئاەتی 6 سورەتی التوبة باسيك كفر إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها تا كوتايكي هش صنفة أم هش صنفة
ئێمە ئەبێ بگەڕین بە شوێنە تاوەکو ئەو کەسە بدۆزینەوە بڵێ ئێستا لە بەدەستمانە هەیە بەداخەوە لە ظروف و زمانی وڵاتی خۆمانەکە و هەیلات و ئەم هەموو ئابلوقەی خراوەتە سەرمانەوە جا ئابلوقەی ئیقلیمی بێ ئابلوقەی شاری بێ ئابلوقەی زۆنی بێ هەم جۆرە لە جۆرەکانی ئابلوقە کە ئەخرێتە سەر ئینسانەکانەوە ئەمڕۆ هەژار زۆر بووە بەڵام ئەبێ ئاگامان لێ بێت طبیعی زۆر کەس هەیە لە ژێر ناوی هەژاریە دێت دەستی لێپانەکاتەوانێ پێ دەڵێ مەسەلا ئەگەر زەکاتت هەیە ئەگەر سەرفیتت هەیە ئەگەر فیدیەت هەیە بیدە بە من ئێمە ئەگەر بەڕاستیەکەی کەسێک نەیناسین مەمەسمانەوە نیە کە بزانین کاک فڵانە کەسیان دادە فڵانە کەسە مەمەسمانەیە کە حاڵی بزانین کاتێک کە حاڵی مازانی ئەو کاتە زەکاتەکەی دەرەکەین یعنی بۆ نمونە کەسەکە مەسەلا نەبووە نەدارە ینی هەیەی و بەشی ناکە یان هەر نیەتی یان قەرزدارە قەت لەسەر قەرزێکی لەسەر بابەتێکی شەرعی قەرزدار بۆ نەکوانە خواستە لە شوێنەکە بەخراپ شکابێتەوە بەسەریان و دۆڕابێ لە بابەتێکی حرامکاریە خوانەخواسە واروان نەخۆشێکی دێشخانی هەیە کرێکیە یعنی حتا ئەم موچەخۆرانی ڕۆژگاری خۆمان مامۆسایان مۆزەفەکانی کە ئەوانەی کە ئەبینی خەڵکێکن ئەهلی التیزامن نایدەن بە هەندێشتکەوە تۆ سبەینی پەنجەی پەشیمانی بگەزیت هەم لە دنیاشە هەمیشی لە قیامەتە ئەکرێبی دێ بە و کەسانە کە ڕوونە ینی بەڕاستەکەی هەرێکێک لێمە لە کەسوکاری خۆوانە ئەزانین کە چێمان مەسەلا قەوم و خزمەکانمان برسی و نەدار و هەژارن یان لە دراوسەکانمان یا و کەسانێکەوە ئایانزانین مستحقن بەوە ئەو کاتە دەرێکەین و زۆر طبیعیە و ئینشاءالله تعالی جێگەی خۆشی ئەگرێت زۆر باشە مامۆستا بەدەر لە نەخۆشی و لە کاتی سەفەریشا کە ناتوانانی بە ڕۆژوو بی بربەستی تر هەیە بێتە بەردەمی کەسەکان بۆ ئەوەی کە نەتوان بە ڕۆژوو ببن بەڵێ خۆشکانی بەڕێز بە تایبەتی جاریوە هەیە لە مانگی ڕەمەزانە یان غەیری مانگی ڕەمەزان یا پێشی مانگی ڕەمەزان لار سێ شوێنەکە پێش ڕەمەزان ئەثنای ڕەمەزان پاشی ڕەمەزان هەندێک نەخۆشی دێتە ڕێگایان یان هەندێک هۆکار دێتە ڕێگایانەوە کە دکتۆرێکی مسلمانی دڵسۆز بە ئینسانیەت و بە ئیسلام بۆی تەشخیصەکە کە پێڵەدا ئەدە مەسەلەن تۆ ئەم شتە ژیانت پێگەینە کە بنابێ ڕۆژگری ئەوەش تقریبا چەند شێوازەکە یەکەمیان بۆ نمونە ئافرەتێکە لە سەرەتای دروستبوونی سکەکەیاتی ئەگەر بێت و مەسەلا بە ڕۆژوو بێت ڕەنگە ئەو مناڵەی لە ناو ڕەحمیا بپوکێتەوە ینی بەرەو نەمان بچێت ئەمە دکتۆرێکی بەڕێز بۆی دەربخات کەم ئافرەتە تااقەت و توانای نییە ئەنەرژی کەمە تاوەکو بتوانێت ئەم مناڵە گەشە بکات لە ناو ڕەحمیا دکتۆرەکە مادەم پێی ئەڵێدا دەتۆ بە ڕۆژومە کاتە بە ڕۆژومە فەعیدەت من ئەیام من خەڕ ئەوەیەک نەخێر هەیە مەسەلەن لە مانگی خۆیەتی لە ئەسنای دووژانەکەی ئاەتی بۆ نمونە عوزرێکی دێتە پێشوانە بووی ئەویش بە هەمان شێوە ئەو عوزرێکە و ئەتوانێت ڕۆژەکەی نەگرێت ئەویش بە تەشخیصکردنی دکتۆرێکی بەڕێزی دڵسۆز بە هەم دین و هەمیش بەژین هەروەها خوشکێکی بەڕێزمان هەیە شیردەرە مناڵەبەرە شیردەرە ئەگەر بێت و مەثەلا ئەم شیرە بەهۆی ڕۆژوگرتنەکەیەوە کەم ئەکات ئەوەندەی کە بەشی مناڵەکە نەکا یان هەر بە پێچوانەوە نەکەم ناکا بەڵکو هەروشکەکە بە کولی ئەم دادە بەڕێزەش پێی ئەڵەن خوشکی ئازیزی من ڕۆژۆکەت مەگرە هەڵی ئەگە توانێت هەڵی گرە بۆ ڕۆژانی دواتر ئەگەر هەڵیشی ناگەر ڕۆژانی دواتر بۆ نمونە ئەو دیارە ئەتوانێت فیدێکەکەیدا جا هەیە هەردوو بۆکو بڵێ هۆکارەکەی واتۆتە پێشوانەیە لە هەمان کاتە سکی پاری دانەوە ئێستا دیسان سکی هەیە شیری مناڵەکەی پاری هەیە و ئێستا دیسان سکی هەیە هەموو ئەم بابەتانە کۆ بنەوانێت ئەوانش ئەتوانن بۆکو بڵێ ڕوونکردنەوەی زیاتریان بۆ بدرێت کە ئایا بیگرنەوە یان نەیگرنەوە ئەگەر هەر کەسە بۆ خۆی لە خۆی ڕابینێ بیگرێتەوانێت و ئەگەریش لە خۆی ڕنابینێت ئەتوانێت فیدەکەی دات و هیچ کێشەیەکی تیانێت چونکە ئەوەش زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت لە کۆنونەیە تا ئێستا باسییان لێوە کردو و ڕوونکردنەوەیان بۆ دراوە دەستەکانی خۆش بێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونە بە هیوایەوەی کە بینەرەکانمان سوودیان لە قسەکانی بەڕێزت وەرگرتە بێت و بتوانن لە مانگەیە ئەگەر ئەوانەی کە نەخۆشن و گرفتێکیان هەیە بتوانن لە دوای مانجی ڕەمەزان ڕۆژەکانیان بگرنەوە و کەسانەشی کایانەوێ لە پای ڕۆژەکەی بڕەپارەیە خواردنێک بە بتوانن بە شێوەیەک بیان کە و کەسانی هەژار و مستحقن و وەکو بەڕێزیش ئاماژە بکەن دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا دەستەکانە خۆش بەڵێ